ئامادەبانی بەڕێز خوشک و برانی خۆشەویست چالاکوانانی عزیز بە ناوی ڕێکخراوی داکۆک بە خێرهاتنێکی گەرمتان دەکەین. ئەمڕۆ 13 ساڵ تێپەر دەبی بەسەر کارەساتە خوێناویەکەی هەفتەی شوبات، ئەو شۆڕشووە چەرخانە نوێیەی کە لەلایەن دەستەڵاتەوە بە فیشەک وەڵامی خەباتی مەدەنیانی و خۆپشانداران درایەوە. سەرەتا دەقیقەیەک وەستان بۆ جانی پاچی شەهیدان هەفتەی شوبات و سەرجەم شەهیدانی ڕێگای ڕزگاری کورد و کوردستان. ئامادەبانی بەڕێز، ئێستاش وتاری ڕێکخراوی داکۆک لەلایەن بەڕێز مامۆستا هەورەمان بەرپرسی ئەنجومەنی بێرمیگامی ڕێکخراوی داکۆک پێشکەشتان دەکرێت. فەرموو مامۆستا هەورەمان. بەڕێزان سڵاوتان لێبێ، سڵاو لە هەڵوێستان کە ئێستا ئیشوکاری خۆتانتان جێهێشتووە هاتوون ڕووداوی مێژووی هەفتەی شوبات بەرزڕاگرن لە تاراوگە. بەڕێزان، ئەمڕۆ هاوزەمان لەگەڵ ئەوەی کە 13 ساڵ تێپەڕ ئەبێ بەسەر ڕووداوی هەفتەی شوبات کە وێستگەیەکی بە ئاگاهێنانەوەی مێژووی بوو بۆ دەسەڵاتی کوردی دوای نوگرۆبوونی لە گەندەڵی، لە دزی، لە تاڵانی و هاوزەمان یادی شەهیدکردنی پۆلێ گەنجە لە شار و شارۆچکەکانی کوردستان تەنها لەسەر ئەوەی نایان کرد، نەخێریان کرد بۆ گەندەڵی، بۆ دزی، بۆ تاڵانی، بۆ خراپی حکومڕانی یەکێتی و پارتی. بەڕێزان، هەرچەنە ئەمڕۆ 13هەمین ساڵیادی هەفتەی شوباتە، بەڵام 30 ساڵ بگرە نیو سەدە تێپەڕ ئەبێ بەسەر حکومڕانی یەکێتی و پارتیدا کە دوو هێزی سەرکوتکاری دیکتاتۆری نادیموکراسی دژە ئازادی، دژە ژیان، دژە مافی مرۆڤن. ئەوانە لەو ڕۆژەوەی کە دروست بوونە تاوەکو ئەمڕۆ بارێکی گرانن بەسەر میلەتی کوردەوە. جگە لە نەهامەتی، جگە لە خیانەت، جگە لە خوشتن، جگە لە خوێن ڕشتن هیچ خێر و بێرێکیان بۆ ئەم میلەتە نەبووە. ئەوانە ئەگەر لە بری ئەوەی کە هێنامانن لە ڕاپەڕینە سواری شەپۆلی ڕاپەڕینی خەڵکی کوردستانمان کردن لەو دی و سنوورەکان و بە پێی پەتی و بە گیرفانی بەتاڵەوە هێنامانەوە، ئەگەرمان هێنانایە لە بەردەم دادگایەکی عادیلانەدا لێیانمان بپرسایەتەوە ئاش بەتاڵ بۆ، ئەنفال بۆ، کیمیاباران بۆ، ئەو کات نەتوانی لە هەفتەی شوباتیشە ئەو بێحورمەتیە بکەن لە پێناو دار و بەرد و بینای بێگیاندا ڕۆی تفەنگ و گولە ڕوو بکەن لە گەنجە خێر نەدیوەکانی نیشتیمانی کوردان. بۆیە لەمڕۆدا پێویستە ئێمە جارێکی تر نابکەین بەرامبەر ئەو دەسەڵاتە دیکتاتۆرە گەندەڵکارە فاشی لە شکست خواردووە و پێیان بڵێین بەسە، ئیتر هیچ بیان و یەک نەماوەتەوە بۆ بەردەوامی حکومڕانی یەکێتی و پارتی، بۆ بەردەوامی حکومڕانی دوو بنەماڵەی خوێنمش کە خوێنی خەڵگە مژن، کە دارایی و داهات و سەروەتیە و نیشتیمانە بە تاڵانە بەن و دەیمژن. بوونی ئێوە لێرە بە مانای دادگای گەلدێ. هەفتەی شوباتیش وشیارکردنەوە و دادگاکردنی دەستەڵات بوو، بەڵام بەداخەوە دوای 13 ساڵ تا ئەمڕۆکە ئەم حکوومەتە ژیان و باریدۆخی خەڵکی وێرانتر کردووە. ڕۆژ بە ڕۆژ کارەسات بە دوای کارەسات، ڕۆژ بە ڕۆژ دەیان خەڵک ڕوبەڕووی مەرگ دەبنەوە، ڕوبەڕووی بێکاری دەبنەوە، ڕوبەڕووی ژیانی کۆڵەمەرجی دەبنەوە لە سای سەری ئەم دەسەڵاتەی کە ئێستا کە پارتی و یەکێتی سەرکردایەتی دەکەن. بەڕێزان، ئێستاش دەچینە لای بەڕێز کاک ئومێد ئەحمەد، شاعیری خۆشەویست، پارچە شعرێک و نەراوێکمان پێشکەش دەکا. با بفەرمێ. سڵاو لە سەواوی عزیزان، سڵاو لە شەهیدانی شوبات، ڕێز و خۆشەویستی یەکجار زۆرم بۆیەوە. سەرەتا ئەمەوێ ئەوم لەگەڵ بڵێنەوە
لە ماڵی دز و جەردە گول لە وەڵامی بەردا لە ماڵی دز و جەردە گول لە وەڵامی بەردا لە ماڵی دز و جەردە گول لە وەڵامی بەردا لە ماڵی دز و جەردە گول لە وەڵامی بەردا لە ماڵی دز و جەردە گول لە وەڵامی بەردا نیشتیمانم لێم ببوورە من نەمدەویست سەفەر بکەم من نەمدەویست بەرگی دووریت بۆ ساتێکیش لەبەر بکەم بەڵام خۆ تۆ منت ناوێ لەسەر پشتت گوزەر بکەم تۆ ڕاهاتووی دسەڵگری و من جاسووسیت لەسەر بکەم بەڵام خاکە جوانەکەی من ناڕۆم تا تۆ بۆ چرکەیەک لە سینەی ماندووم دەربکەم بۆیە دەڕۆم هەتا لەو دی و شین و شادی ڕاستی و درۆ لێک دەربکەم دەڕۆم ئەو ڕۆژە دێمەوە بێنبەرگی نوێت لەبەر بکەم وەک دکتۆر بم کە دێمەوە برینانت نەشتەر بکەم کە بتوانم دەماری خوێن و خیانەت خوێڕی و هەرچی خاک فرۆشە لە جەستەی تۆدا دەربکەم دز دز دەستەڵات کوانێ داهاتی وڵات دز دز دەستەڵات کوانێ داهاتی وڵات حکومەتی کاربڕێکەر شێری ماڵ و ڕیوی دەر حکومەتی کاربڕێکەر شێری مار و ڕیوی دەر ئەوەی هەرگیز پێتان ناکرێ بیسڕنەوە لە ناخماندا ئازادیە چەند زاڵم و ستەمکار بیت خاوەن 100 ملیۆن دۆلار بیت پەیژەی ماڵت لە دۆلار بیت دەوری مارت پرچەکدار بیت خۆت دادگا بیت خۆت یاسا بیت خۆت فەرمانڕەوا و بڕیار بەدەستی دنیا بیت کۆتایی بەستەم نەهێنیت نەبووە و نابێ هەر بمێنیت ئەمڕۆ ئێمە یادی ڕۆژێک دەکەینەوە کە بۆ یەکەمین جار لە دوای 20 ساڵ حکومڕانی کوردی لە باشووری گەلی کورد لە ئەو پارچەیەدا بیوەرانە دەنگی هەڵبڕی و داوای ڕۆشن و کۆتاهاتنی دەسەڵاتیان کرد ئێمە دووانەی گرنگ فێر بووین لە حەڤەی شوباتدا یەکەم بەرزکردنەوەی دروشمی ڕۆشن نەک چاکسازی ڕیفۆرم دووەم تێگەیشتنی ناسینی هێزە کۆنە پارێز و مەزهەبی و وردە بۆرژەکان بوو لەبەر ئەوە من دەخوازم بە کوردی لەسەر ئەم دوو خاڵە بۆستم و ئەوەی کە تایبەتە بە دروشمی ڕۆشنەوە پێمان دەڵێت کاتێک کە میلەت داوای ڕۆشتن لە دەسەڵات دەکات نەک ریفۆرم ئەوە لووتکەی بێئومێدی میلەتێک دەردەخات لە دەسەڵاتێک کە نەیتوانیوە بە درێژایی 20 ساڵ چاکسازی لە بنیادی ریفۆرمی حکومڕانی خۆیدا بکات لەبەر ئەوە هۆشیاری میلەت گەشتووە ئەو ئاستەی کە ئەم دەسەڵاتە توانستی ئەوەی لەدەستداوە و کە ریفۆرم لە خۆیدا بکات هەر لەبەر ئەوەیە دروشم و خواستی ڕۆشن دەبێت بە تەنها بژاردی هاوڵاتیان لەبەر ئەوەیە لە ئەم ڕووەوە حەڤەی شوبات قۆناغی گواستنەوەیە لە داواکاری چاکسازیەوە بۆ ڕۆشتن و کۆتاهاتنی دەسەڵات ئەو ڕۆژەیە کە کۆمەڵگا دەست لە دروشم گەلێکی بۆرژوای وەک ریفۆرم هەڵدەگرێت و ڕادیکاڵانە داواکاری کۆتاهاتنی سیستەم دەکات و نایەوێت چیدی لە ڕێگەی داواکردنی چاکسازیەوە درزەکانی سیستەم پڕکاتەوە مەرگی سیستەم و حکومڕانی نەخۆش درێژکاتەوە دووەم وانەی حەڤەی شوبات کە بەڕای ئێمە هیچی کەمتر نییە لەوانەی یەکەم ئەویش دەرکردنی بە هەڵتۆقینی دەیان هێزە کۆنە پەرێز و مەزهەبی و سیاسی بووە کە بە هەموو شێوەیەک هەوڵیان داوە سواری سەرهەڵدانەکانی حەڤەی شوبات بن و هەتا لەم ڕێگەیەوە ئاراستە و فەلسەفەی شوبات بەلای خۆیاندا برن و ڕادیکاڵانە شوبات لەسەر شەقامەوە بردەوە ناو پەرلەمان و دیوەخانە مردووەکەی دەسەڵاتەوە جارێکی در تێکەڵی کردەوە لەگەڵ سیستەمدا و درزەکانی سیستەمی پێپڕ کردەوە لەلایەکیشەوە چەندان هێزی مەزهەبی و کۆنەپەرست و ئوسوڵی و دینی و دەستیان کرد بە بەرزکردنەوەی دروشمی دژ بە ئازادی و یەکسانی و سیکۆلاریزم و مەدەنیەت دەیانیست وەک میسر سواری شۆڕشی خۆرسکی شەقام بن و بە هەمان مۆدیلی میسر و لیبیا بکەن بەبەری حەڤەی شوباتدا لەبەر ئەوەی وێڕای بەردەوامیدان بە دروشمەکانی حەڤەی شوبات داواکردن بۆ دادگایکردنی بکوژانی گەنجانی شوبات لەگەڵ ئەوەشدا گرنگە بە ئاگایی وریایەوە لەو ڕێگەیەوە نەدەین کە هێزگە لە کۆنەپەرست و کلک و باڵەکانی دەسەڵات یاری بە خوێنی قوربانیانی حەڤەی شوبات بکەن و بۆ مەرامی ئایدۆلۆژیا و مەسەبی خۆیان بەکاری بێنن تەنها بە کۆی لەماوە ئەم حکوومەتە ڕووخاوە تەنها بە کۆی لەماوە بەدەست لە خوێندەوارە دوو حکومەت و ئیدارە بەدەست لە خوێندەوارە دوو حکومەت و دوو ئیدارە هاوڕێیان من وەک ئەندامی ڕێکخراوی داکوک ئەتەوێت چەند وتەیەک تا پێشکەشکەم ئەمڕۆ 13 ساڵ بەسەر حەڤەی شوباتدا تێپەڕێ بەسەر ئەو خۆپیشاندانی ڕۆڵەکانی نیشتیمان تێدا شەهید بوون و هەتا ئێستا هیچ کەسێک لەو کەسانی کە بکوژی حەڤەی شوبات بوون هیچ کەسێکیان دەستگیر نەکراون و بە ئازادی لە نیشتیمانێکی بێدەسەڵاتە ئەسوڕێنەوە بۆیە من لێرەوە حەڤەی شوبات نەک ئێمە یادیەکەینەوە لە ناو دڵمانە زیندووە و
هەر ئەمێنێتەوە. سەرەتا دەستخۆشی بۆ ڕێکخراوی داکۆک بۆ ڕێخستنی ئەم ناڕەزایەتی خۆپیشاندانە و هیوای بەردەوامی کاری جوانتریان بۆ خوازم. سوپاس بۆ ئەم چالاکوانە بەڕێزانێک ئەمڕۆ هەمووتان کاتی خۆتان تەرخان کردو بۆ ئەم خۆپیشاندانە. ئەمەوێت سەرەتا بەوە دەست پێ بکەم سەرەتامێ بۆ دەست پێ بکەم بێدەنگی هاوبەشیە. ئەمڕۆ ئەو بێدەنگیە و دەشکێنینی و هاتوونەتە سەر شەقام و بە سۆشیال میدیاکانەوانە داواکاریەکانمان بۆ گۆڕانکاری لافاو دەبین و حکوومەتەکەمان یەکدەنگ پشتگوێ هەموو حکوومەتەکەمان پشتگوێ دەکات بەڵام ناتوانێت چاوپۆشی لە هاواری میلەتێکی یەکگرتوو بکات. بۆ داواتان لێکم کە هەمووتان بەیەکەوەنێ بۆستن لەم خۆپیشاندانە و کەوا داهاتوویەکی باشتر بۆ میلەتەکەمان بەردەست بخەین و سزای بەرپرسەکانتان بدەین کە بوونە هۆی تاوانی حەڤەی شوبات و هیوای ئەوە بەیەکەوە هەمومان بتوانین گۆڕانکاریەکی نوێ بۆ میلەتەکەمان دروست بکەین و دەستخۆشی بۆ هەموو لاکتانەکەم. ئەمێ شارێکی دەرباجەماتان بۆ بڵێم کاڵێت دا هیلاکم دا شەکەتم دا هیلاکم دا شەکەتم کوشتەی دەستی خوێرمژەکانم ڕۆڵە لە خۆشی بێبەشەکەتم دا بێزارم لە خۆم بێزارم لەوان بێزارم لێرە بێزار لەو شوێنەی هەمومان برسین تەنیا دەستێرە تەنیا دەستێرە لە مامی گەنجی من چرۆیە کرد ئەویش لە خەمی هەژاران ڕزی سپاس خوددایە تەمەەن نادزرێ ئەگەرنا ئەوەشیان بۆ خۆیانە دزی بەهۆی کردەوەی نابەجێی ئەوان تەواو گۆڕاوە ئاسمانی جاران خۆڵ ئەبارێت لە جیاتی باران تاکە ئومێد و هیوای هەژاران دایە هیوام و بگەم بەیارم وەک مۆین بوو بسووتێم هەموو شەوێ لێرە ئاشقان بە یەکتر ناگەن ئەگەر بزانن یەکیان خۆشەوێ دایەکیان هێشتا ڕۆڵەکەت ماوە هۆکاریمانم بە تەنیا خۆتی هەست و سۆزیشیان لێسەندینەوە تف لەم ژیانە جینی ڕۆبۆتی. ڕێز و نەوازش بۆ جانی پاچی شەهیدان دانێنین سەربەرز و سەرفرازن خانەوادەی شەهیدان سەرشۆڕی و ڕیسوایی بۆ بکوژانی حەفدەی شوبات. بەڕێزان لە کاتی حەفدەی شوباتدا ئەو کات موچە هەبوو حکوومەت ئەکتیڤ بوو تا ڕادێکی زۆر لە دام و دەستگاکان بە شێوەیەکی خراپ حکوم دەکرا. خۆشەویستان نابێ ئەوەمان لەبیر بچێ کە گرنگترین لە داواکاریەکانی حەفدەی شوبات بریتی بوو لە گۆڕانکاری لە سیستەمی سیاسی حکومڕانیدا بریتی بوو لەوەی کەوا حیزب دەربهێنرێت لە ناو حکوومەتدا. بەڵام وەکو دەبینین لە دوای 13 ساڵ هیچ لە بکوژانی حەفدەی شوبات دادگایی نەکراون و هەروەها موچە نادرێت گەندەڵیەکی زۆر هەیە لە دام و دەستگاکانی حکوومەت. ئەو کات ئەگەر چی ئێستا وەکو دەبینین ئازادی نییە. ئەو کات خۆشەویستان خەڵک بژێوی ژیانیان تا حەدێک باش بوو هەلی کار نەبوو بەڵام ئێستا وەکو دەبینین هەلی کار نییە بژێوی ژیانی خەڵک ڕووی لە خراپیە گەنجانمان بەرەو دەرەوە کۆز دەکەن. ئەمەش لە سایای سەری ئەو حکومڕانیە گەندەڵە فاسقە فاسدەی کە 33 ساڵە خەڵکی کوردستان دەچەوسێنێتەوە. بەڕێزان دەبێت لەوە تێبگەین کە هۆشیارکردنەوەی تاکی کورد زۆر گرنگە بەداخەوە لە کوردستان خەڵکی کوردستان بێبەشە لە مافە سەرەتایەکان تاوەکو ئێستا کارەبانیە ئاو نییە خەڵک لە بێکاری دەناڵێنێ. ئێستا لە ناو هەولێر کە پایتەختی کوردستانە خەڵکێکی زۆر تووشی هەزاری بوون تەنانەت کەلوپەلی ناوماڵی خۆشان دەفرۆشن بۆ ئەوەی بتوانن پارەی کرێی خان و پارەی ئاو کارەبا بدەن. بەڵام بەداخەوە ئازادی بەرتەس کراوە. پێویستمان بە شۆڕشێکە بەڕاستی پێویستمان بە شۆڕشێکە بۆ ئەوەی ئەم دزوو چەتانە لە دەسەڵات ڕاماڵین دەسەڵاتێکی یەکسانی دەسەڵاتێکی دادپەروەر حکوممان بکات. زۆر سپاس. وەڵا بۆ یادی حەفەی شوبات لێرەی چونکمەوە کارێکی ناقێزەون بوو کردیان بەرامبەرەو خەڵکە ئێمەش زۆر ناسوودەین بەو کارە کردویانە لەبەرەوە لە گربووینەتەوە لێرە داوای مافیەوە خەڵکاکەین. ئەمڕۆ هاتوون بۆ ڕادەبڕینی خۆمان دژی و حکوومەتە گەندەڵەی هەرێمی کوردستان و عێراق
و دژی ئەو شەواشەکاریە و دژی ئەو نەعەدالێتی کە لە هەرێمی کوردستان و لە عێراق هەیە. بڕۆ ئێمە لە دژی ئەو سیستەمە گەندەڵەی کە لە کوردستانە بۆ ماوەی 30 ساڵ نەیانتوانی هیچ یاسا و ڕێسایەک بۆ حکومڕانێتی خۆیان دابنێن. بەداخەوە لە دوای 30 ساڵ کوردستان پرێتی لە گەندەڵی و لە هەموو سێکتەرەکانە گەندەڵی هەیە. بەڕاستی ئێمە وەکو ئەوانەی کە لە دەرەوەی هەرێمی کوردستانی ناڕەزایەتێکی زۆرمان هەیە لەو سیستەم و حکومڕانێتی کە هەردوو بنەماڵی بەرزانی و تاڵەبانی کردیان و نەیانتوانی هیچ یاسا و ڕێسایەکدا بنێن بۆ حکومڕانێتی خۆیان و سیستەماتیکێک دروست بکەن بۆ بەڕێوەبردن و دەوڵەتدارێتیەک. بەداخەوە ئەمانە سیستەمێکی میلیشیایی و سیستەمێکی خێڵەکین نەیانتوانی بەسەر دامەزراوەیەکانە بتوانن هەموو یاسا و ڕێسایەکی حکومڕانێتی جێبەجێ بکەن و ئێمە ناڕەزایەتی خۆمان دەرد ئەبرین وەکو هەموو ئەو کوردانەی کە لە وڵاتی بەریتانیاین ناڕەزایەتی خۆمان دەرئەبرین بەرامبەر بەو یاسا و ڕێسا و حکومڕانێتی کە ئیمڕۆ لە کوردستانە دەیکرد و زۆر سوپاسی ئێوە ئەکەم بۆ ئەو چاوپێکەوتنە. سپاسان دەکەم بۆ پێدانی ئەم دەرفەتە ئەمڕۆ لێرە کۆبوونی تەوانێ بۆی دانەکردنی یاد کارەساتی حەبەی شوبات کە سەرانی یەکێتی پارتی لێ بپرسن کە چەند گەنجێکی خێرا لە خۆنەتی و ڕۆژانە سەرجادەکان بە شێوەیەکی زۆر مەدەنیانە بۆ داواکردنی مافەکانی خۆیان تەنها نام بەدەسەڵاتی یەکێتی پارتی کرد دژی ئەو زڵمستانی کە دایان کرد بەڵام سەرانی یەکێتی پارتی بە چەکی کوشندا ڕوبەڕوویان بوونەوانێ و چەندین گەنجان خەڵتانی خوێن کرد و بکەرانی کارەساتی حەبەی شوبات لەباتی بە سزاگەاندنیان لە دادگا پاداشی زیاتریان کردن چەندی پلۆپۆستی زیاتریان پێدان ئەمەش بۆ هۆکاری ئەوەی کەوە هەر جارێ خەڵک بە شێوەیەکی مەدەنیانە بچێتە سەر جادە و داوای مافی خۆی بکە دەسەڵاتی هێزانیەکان بە شێوەیەکی دەوڵەمەندانە و زیاتر ڕوبەڕوویان ببنەوانێ بۆیە ئێمە لێرە کۆبوونێتەوانێ بۆ پرۆتۆسۆکردنی دەسەڵاتی یەکێتی و پارتی هیوادارین بە زووترین هیوادارین لە ئاندێکی زۆر نزیکدا کەران و هۆکارانی ئەوانەی کە بەرپرزم لە کارەساتی حەبەی شوبات بە سزای گەل بگەیەندرێن و دەسەڵاتێکی عادیلانە و دیموکراسی بچێت سەر. زۆر سپاس بۆیە دەستان خۆش بێت. هەفتەی شوبات یاخود ڕۆژە ڕەشەکە کە دەسەڵات هەستا بە تیرۆکردنی چەند گەنجێکی مافورای وڵاتەکەم کە تەنها تاوانیەوانەوە بوو داوای مافەسەدەتەکانی خۆیان دەکرد بەڵام بەداخەوە دەسەڵات بێگوێدانە هیچ بەهایەکی مرۆڤانە و اخلاقی ئەستان بە فیشک بارانکردنیان و شەیدکردنیان واتە ئێساش هیچ باجێکیانە داوا بەرامبەر ئەو کارە قێزەونەیان بەڵام ئێمە بەردەوام دەمین لە ڕێبازی ئەوان هەتا تۆڵی ئەوان و خۆمانیان لێ دەکەینەوە دەبێت دەسەڵات بە قورسی باجی ئەم زوڵ بستەمکاریە بدات کە کاریان تەنها دزینی پارە و بەخشینەوەیەتی بەسەر ناوەکانی خۆیاندا. سەرەتا بە خێراتنی هەموو ئەو بەڕێزانە دەکەم ئەوڕۆ ئامادەی ئەو خۆپشاندانە بوون دژی ئەو تاوانە گەورەی لەسەر بینای بێجیان بە زوڵم و ستەم چەندین ڕۆڵە و گەنجی جوامێریان شەهید کرد بەڵام هاتنی ئەو خوشک و برایانە لە ناوە و دەرەوەی بێرمیگام مایە دڵخۆشی و دڵنەواییە لۆ بنەماڵەی شەهیدان و دڵنیایان دەکەینەوە دەنگی ناڕازی کب ناکرێ بەڵکو ڕۆژ بە ڕۆژ فراوانتر دەبێ بە چای خۆشتان لێت دەستخۆشی لە کەناڵەکەتانەکەن بیکەیفۆکە لە هەموو ئەم یادانەیە بەردەوام ڕووماڵی ئەمیاکە ئەمڕۆ لە ڕۆژی حەڤەی شوباتە بەڕاستی دوای چەندەها ساڵ ئەبوو لەم ڕۆژەیە باتینە دەستخۆشی مام کردایە کە تاوانباران دراون بە دادگا بەڵام بەداخەوە دوای چەندین ساڵ ئێستش تاوانباران لە کوردستان بە ئازادیە سوڕێنەوە دڵیان لەوە بەیانی دوو بەیانی هەر کات گەنجان ما بچنەوە سەرجادە دووبارە دەستڕێژی گولەیان لێکەنەوە دووبارە ئەکوژێنەوە ئەبینین چەندەها چالاکوان کە دەربەدەر کراون لێرەن گەنجانی کوردستان لێرە هاتوین خۆپیشاندانەکەن جیب ئەو دەسەڵاتە گەندەڵە و دڵنیاین دووبارە و سەد بارە و هەزار بارە ئەڵێن ئەبێ ئەو دەسەڵاتە بڕوخێ لەبەرەوەی هیچ ئەمەلێکی چاکسازینە دوای چەندەها ساڵ نەیانتوانیەوە چەند تاوانبارێک کە دەستڕێژیان لەو گەنجانە کردووە بخرێنە زیندانەوە بخرێنە بەردەم مەحکەمە پێم وایە هیچ ئەمەلێ نییە لە وڵاتە بە هیوای ڕوخانین بە زووترین کات دەردی مامۆستاڵێ تەنها شەقێکیان ماوە ئیشەڵا بە زووی ئەو شەقەیان تێڵێن و دووریانە خەینەوە. ئەوەی بیبرا جوانەکەم ئەمڕۆ ئێمە کۆبووینەتەوە بۆ یادکردنەوەی ئەو ڕۆژە ڕەش و مێژوویەی کە بۆ ئەوی شەهیدکردنی چەندان گەنجی بێتاوان کە لە تەنها داوای مافی خۆیان کردو هیچی تر. ئەو ڕاتین بۆ ساڵیادی هەفتەی شوبات هاتین بۆ چالاکوانێک لە شاری بێرمیگام هیوادارم هەفتەی شوبات هیچ ڕۆژێک لەبیر نەکرێت شەهیدەکان هیچ ڕۆژێک لەبیر نەکرێت ئازادی بۆ ڕۆژنامەنووسان و زیندانیانی بادینان ئازادی بڕۆخێ دوو دەسەڵاتی گەندەڵ و خاین کە بەس هەڵمەتیان ئازاردان و سزادانی میلەتەکەی خۆیان بۆ بڕوخێ دوو دەسەڵاتی خاین و خۆفرۆش. سەرەتا بەخێر هاتنتان دەکەم ئەمڕۆ چالاکوانێک بەشدار بووم لە یادکردنەوەی هەفتەی شوبات یادی کۆمەڵێک شەهیدانی گەنج و
قەڵەم بەدەستی وڵاتەکەمان بۆیە من لێرەوە ڕای دەگەێنم پێویستە فشاری مەدەنی بکرێت زیاتر بۆ ڕوخانی حکمی بنەماڵی یەکێتی و پارتی ئەم سیستەمە بەکەڵکی ئەوە نەماوە کە هیچ ئومێدێکی لێ هەڵبچنی بۆیە پێویستە کۆمەڵگەی نێودەوڵەتی بێنێتە سەر خەت و فشار بکرێت لە دوو دەسەڵاتی دیکتاتۆر کە چی دیکە خەڵک نەکوژن و پەلاماری خەڵک نێن و تعدا لە خەڵک نەکەن. زۆر سپاس بۆ سەرەتا بە خێراتنی کەناڵی بیکەی فۆر دەکەین. سپاس بۆ ئەم دەرفەتە. ئێمە وەکو رەخراوی داکۆت ئەمڕۆ هەستین بە ساڵیادی ڕووداوە کە کارەساتەکەی عەبدەی شوبات کە بەداخەوە عەبدەی شوبات و چەرخانێکی نوێ بوو لە مێژووی گەلەکەمان لە باشووری کوردستان. ڕق و قینەی خەڵک بە شێوازی خەباتی مەدەنیانە دەری بڕی، بەڵام بەداخەوە دەسەڵات بە تایبەتی لقی چواری پارتی بە فیشک وەڵامی خۆپیشاندەرانیان داوە. ئەوە بۆ هۆکاری ئەوەی شەهیدبوونی چەندین خۆپیشاندەر یەکەم شەهیدیش شەهید ڕێژوان بوو بەداخەوە و بە دوای ئەودا چەندی شەهیدی تر و ئەو بەدایان بریندار لە خۆپیشاندانەکان ڕوویدا. ئەوەی کە جێگای نیگەرانی و جێگای سرنجە ئەوەیە کە تا ئێستاکە ئەو گەندەڵیەی دەسەڵات بەردەوامە، ئەو عینادی و ملهوریەی دەسەڵات بەردەوامە، دزی و تاڵانی و دەست بە ساگرتن و قوڕخکاریەکان بەردەوامە، ڕۆژانە خەڵک دەژیرێ، ڕۆژانە خەڵک دەکوژرێ، ئازادی زیاتر بەرتەسک بۆتەوە. بۆیە ئێمەش ئەوڕۆکە ئەم یادەمان بەرز نرخاند. هیواداری خەڵکیش لە کوردستان دژی ئەم سیستەمە بۆستێتەوە چیتر قوبوڵی ئەم هەموو مستەمکاریە نەکەن. دەستا خۆش بیسپاسان. جارێ پێشەم وشتێ سپاسی کەناڵ بیکەی چوارەکەم بۆ ئێمە وەکو گەنجانی بەریتانیا هاتوین بۆ خۆپیشاندان بە بۆنەی حەڤەی شوباتەوە بۆ دژی ئەو حکومەتە گەندەڵە و بڕوخێ حکومەتی گەندەڵ. سپاس دەکەم بەخێراتی کەناڵەکەدان دەکەم. ئێمە وەکو ئەندامان و ڕێکخراوان و سەرپەرشتیانی ڕێکخراوی داکۆ کەستان بە خۆپیشاندان دژی کارەساتی حەڤەی شوبات کە لەو کارەساتەیە چەندان گەج و لاوی شار وڵاتەکەمان شەید و بریندار و بەداخەوە تا ئێستا شەید و بریندارەکان تا ئێستا ئاوڕێکیان لێ نەدراوەت، یعنی بگرە کە سوکاریشیان بە شێوەیە کە حەڤەی شوباتیان بەسەرێتەوە ئەوەی لە ڕێگەی موچە و قوتی کە سوکارەکان بەداخەوە داوا لە خەڵکی بە شەرەفی کوردستان نەکەم، خەڵکی بە شەرەفی هەولێر سلێمانی کەرکووک هەموو شارەکانەکەم کە چی دیکە متمانە بن بە حیزبە گەندەڵ و دەسەڵاتدارە نەکەنەوە بەڕاستی تا سەرێسقان گەندەڵ و ستەمکارن. دەستخۆشی لێوە ستانەکەم سپاسی کەناڵەکەدانەکەم کە ئامادەیە لە هەموو خۆپیشاندانێک بەجددی ینی ماندووبوونێکی زۆرە کێشن بەدەستیەمەوە. سپاسانەکەین دووبارە. ئێمە وەکو گەنجانی وڵاتی بەریتانیا ئامادە بووین ئەمڕۆ لە خۆپیشاندانێکە بۆ یادی شەهیدانی حەڤەی شوبات کە لە ژێر دەسەڵات و ستەمی حکوومەتی دوو دەسەڵاتی و دوو بنەماڵەیی تێگەی بوونەتە شەهید و بوونەتە قوربانی لە هەرێمەکەماندا. ئێمە داواکارین و هەروەها هیوادارین ئەو دوو بنەماڵەیە بە تەواوەتی بڕوخێت، چونکە هیچ ئازادێک لە وڵاتەکەمانە نەماوە. گەنجەکانمان کە سەر لە شێوا و بۆ نمونە بێوڵات و بێدەرەدان بوونە بەهۆی ئەو دوو حزبەوە بووە. هیوادارین بڕوخێ. شاری بێرمیکان کۆبووینەتەوانە دژی ئەو حکوومەت و فاشیلی کە لە وڵاتەکەیە ئەو گەنجانی کە لێرن ئەو خانەوادە بەڕێزانی کە لەم وڵاتیان هەمووی بە هۆکاری ئەوەی کە ئەو دوو بنەماڵەی مافیا و دز و چەردا حکمی هەرێمی کوردستان نەکات و هەزارها کەسیان ئاوارە کردو و هەزارها خوێنی کەسی بێتاوانیان لە وڵاتەکەمان ڕشت و ئێمەش کە لێرن لە ترسی گیان و ماڵ و حاڵ و خوێنی خۆمان لێرن. سەرتا بە خێراتنی کەناڵەکەتانەکەم. ئەمڕۆ کۆبوونێتەوە بۆ خۆپیشاندان دژی یاد لە حەڤەی شوباتەکەینەوە. هاتوین تا ڕوخاندنی پارتی وێکێتی ئەو دوو بنەماڵەیە ئێمە بە وەسان ناوەستین بە بەردەوام خۆپیشاندانەکەین دژی ئەو دوو بنەماڵەیە. ئێمە وەکو چالاکوانانی وڵاتی بەریتانیا ئەمڕۆ لە یادی حەڤەی شوبات و شەهیدانی ڕۆژی دوایی لێرەین بۆ پشتگیریکردن لەوان بۆ سەرکۆنەکردنی ئەو هەموو کارە خێزەونانەی کە دەسەڵاتی کوردی بەرامبەر ئەو سەرجەمپۆ لە شەهید و گەنجەی کە تەنها داوای مافی ڕەوای خۆیان دەکرد و داوای مافی ڕەوای گەلەکەیان دەکرد بە شێوەیەکی دڕندانە لە بەردەمی بارەگاکان لە ناو شەقامەکان لە ناو خۆپیشاندانەکان شەهید کران کە تاکو ئێستا نەمافەکانیان سندراوە و حکوومەتیش بەردەوامە لە سەرکۆنەکردن. بەداخەوە دەبووایە حکوومەت لە دوای ئەو هەموو ڕووداوی بەسەر ئەو میلەتەی هێنا بەسەر ئەو خۆپیشاندانەی هێنا بەسەر ئەو لاوانەی هێنا دەبوایە بەهۆش خۆی بهاداتەوە، بەڵام ئەو دوای 13 ساڵ کە تێپەڕیوە بەردەوام ئێستاش سەرکۆنەی مامۆستایان و سەرکۆنەی موچەخۆران و سەرکۆنەی گەنج و لاوەکان دەکات کە تەنها داوای مافی ڕەوای خۆیان دەکەن. ئەمڕۆ وەکو ڕێکخراوی داکۆک و وەکو چالاکوانێک و تەنانەت وەکو مامۆستایەکەوە پێشتر بە هۆی
زڵمی ئەو دەسەڵاتە چەتەیەوە دەربەدەر کراوم هاتوون بۆ ئێرە ئەمڕۆ یادی 13 ساڵەی ئەو ڕۆژە شومەمان کردەوە کەوا تیایدا کەس ئەو داواڕەوا مەدەنیانە کە بە فیشەک وەڵام درایەوە بەڕاستی ئێمە هاتوین لێرە جارێکی تر شەرمەزاری کەینەوە و ئێمە لێرە سووربوونی خۆمان دووپات ئەکەینەوە بۆ بەردەوامیدان لەسەر ئەو ڕێبازەی کە ئەوان و سوورین لەسەر داواکردنی ئەو مافانەی کە ئەوان داوایان کردبوو و سوورین لەسەر ئەو ڕێکارە یاسایانەی کە ئەبێ ڕۆژێ لە ڕۆژان هەر بکرێ و دژی ئەو زاڵمانەی کەوە خەڵکەکەی خود هاوڵاتیانی خۆیان خەڵتانی خوێن کرد و ئیشاڵڵا ڕۆژێ دێت کەوا دەسەڵاتی چەتەگەرایی پارتی و یەکێتی لەناو ئەچێ و ئیشاڵڵا ئێمەش بە ئاسوودەیی ژیانەکەین لە کوردستانەوە. بەخێراتن کەناڵەکەتان دەکەم ئێمە وەکو ئەمڕۆکو گەنجانی بەریتانیا هاتوونێتە شاری بێرمیکام بۆ بەشداریکردن لە خۆپیشاندانەکان کە ئەمڕۆ هەفتەی شوباتە بۆتە هۆی کوژرانی چەند گەنجێک لە کوردستان کە هیچ تەنها داوای مافەڕەوەکانی خۆیان کردەوە بۆی دەسەڵاتی یەکێتی و پارتیەوە کە ئەوانش بە فیشەک وڵامیان داونێتەوە و بۆتە هۆی شەهید بوونیان و زۆر سپاسی ئێوەش دەکەم دەستخێر بێ. ئێوەش بەخێر بێن دەستخۆشیتانێ دەکەن کەناری بیکەی فۆر هەموو کاتان دێ بەشداری یادی شەهیدەکانمان دەکاتەوە دەنجی ئێمە دەگەینی بە هەموو دنیا دەگەینێ کە تستەم و غەدرێک لە وڵاتەکەی ئێمە دەکرێت ئەوڕۆ بە تایبەتی یادی شەهیدانی عەبدەی شوباتە یادیان بەخێر بێتەوە بەڵام لە وڵاتەکەی ئێمە هەرش ئەوانەی شەهید کراوە هیچ تاوانێکیان نەکردووە چیان کردووە بەس قەڵەمەکان بەرز کردەوە داوای ئازادیان کردووە بە گولە هەموو تیرۆ کراون و شەهید کراون یادی هەموو شەهیدەکان دەکەوێت کاوە گەرمیانی سەردەژ عوسمان سۆرانی مامەحەما گشت شەهیدەکان سڵاو و ڕێز ینی شەهیدان ببورە ئەوە دەبورن دایکە دڵە پڕ بووە زۆر بە حەماسۆی ئەڵێم ئەمڕۆ یادی ئەو شەهیدانەیە هیوادارم ئەو دەسەڵاتە گەندەڵیە کە دز و جەردانە تیرۆریان دەکا ئەوان تەمەنیان ئەوە دەنماوە ئیشاڵە لە ناو دەچن سەری نەوازش دادەوێنین بۆ شەهیدان بژی کورد و کوردستان سڵاو و ڕێز بۆ شەهیدانی کورد و کوردستان جاش بارزانی. ئەمڕۆ هاتوین بۆ خۆپیشاندانێکی هێمنانە دژی ئەو حکومەت و دەسەڵاتی کە لە هەرێمی کوردستان هەیە ئێمە لە بارێکی دەرونی زۆر نامورتاحین بۆ وڵاتەکەمان دژی یەکێتی و پارتی هەموو جارێک هەموو کاتێک هەموو ساتێک ئێمە ئامادەباشیەوەمانتەیە کە بەرەنگاری ئەو ئاستەم و خورسایی و سنگیانە بووینەوە کە لە هەرێمی کوردستانە هەیە ئێمە هاتوین دژی حەڤەی شوبات و دژی ئەو خەڵکانەی کە لە هەرێمی کوردستانە مافیاگەریەکەن کە یادی کاوە گەرمیانی و ڕۆژنامە نووسانی تر و ئەو کوڕی فەقیر و هەژاری کە لە هەرێمی کوردستانە سەرزەنش دەکرێن و ئەکرێنە زیندانەکانەوە. زۆر سپاس بەخێراتنی کەناڵەکەتان دەکەم ئێمە ئەمڕۆ وەک ئەندامانی ڕێکخراوی داکۆک هاتین بۆ شاری بێرمینگام لێرە کۆبوونێتەوە لە یادی عەفدەی شوبات لەم ڕۆژەدا کە بووە هۆی کوژرانی دەیان گەنجی بێتاوان دەیان کەسی بێتاوان و برینداربوونی نزیکەی 600 خەڵکی بێتاوان هاتین بۆم ئێرە بۆم گربوونەوە بۆ سەرکۆنەکردن و ڕسوا و شەرمەزارکردنی هەردوو دەسەڵاتی پارتی وێچێتین هاتین بە گویاندا بدەین کە ئێمە ناوەستین دەنجی ئازاد هەرگیز کپ ناکرێ و کپ ناکرێ و کپ ناکرێ. زۆر سپاس. ئەمڕۆ هەفتەی شوباتە هاتین بۆ خۆپیشاندان دژی و گەندەڵانەی کە حکوومەت هەرێمی کوردستان لەیکەن پێویستە هەموو ساڵێک یادیم ڕۆژانە بکرێت و چونکە بەردەوام ئەگەر یادی نەکرێتەوە ئەوان بەردەوام کاری تیرۆریستەکەن خەڵکە کوژن لە پێناو بەرژەوەندی خۆیانە پێویستە ئێمە خواری ئێمەشم ئەو جیلەی کە لە دوای ئێمەش گەورە بێ پێویستە یادیەمانە بکرێت و چونکە ئەو مێژوویەکی پیسە بێ بەرچاویان بکەی بەرامبەر خۆیان بەرامبەر ئەوانەی کە ئەو تاوانان ئەنجامەدەن
پێویست ناکە جارێکی تر ئەم تاوانە دووبارەی میلەتی کورد بێتەوە بەرامبەر خەڵکەکەی و وڵاتەکەی خۆی ڕێتە بەنای خۆی گەورە میهرەبان ئەمڕۆ یادی عەفدەی شوباتە هاتوین لە دژی دوو بنەماڵە بجەنگین یەکێتی پارتی ئێرە پێیان دەڵێن بڕۆخێن یەکێتی پارتی ئەمڕۆ بەشدارم کرد لە عەفدەی شوبات هیوادارم ئەو دوو بنەماڵەی نەمینێ بڕۆخێ ئێمە ئەمڕۆوەکو ئەندامانی ڕێکخراوی داکۆک هەساوین بە یادکردنەوەی شەیدانی حەفدەی شوبات ئەو شەیدانی کە لە قەزای چەمشەماڵ و لە شاری سلێمانی و لە زۆربەی شارەکانی کوردستان هەڵسان بە گردبوونەوەیەکی ئەمنانە لە دواساتە ئەو بوو کە لە بەردەم لق و ناوچەکانی پارتی و یەکێتیە تەقەیان لە خەڵک کرد و بە دەستڕێژی گولە چەنا شەیدماندا کە ئەو بوو کە تا سەیش بکوژانی ئەو کارەساتە هەر بە ئازادی لە دەرەوە سوڕێنەوە و نەچوونەتە بەردەم دادگا و کە سوکاری شەیدانی حەفدەی شوباتیش هەتاکوێ سێش هەر ناڕازین و هەر داوای دەستگیرکردنی ئەو کەساناکەن و ئەو کەسانیش بە بۆنەی پشتگیریکردنی حزبەکانیان و پاڵپشتیکردنی ئەوانەوە هەتاکوێ ئێستا بە ئازادی لە شار و شارۆچکەکانی کوردستان ئەگەڕێ دەستخۆش سپاس دەکەم. پۆستێکی مامۆستا سازگار فەریقتان بۆ خوێنینەوە خێزان و هاوسەری شەید ئومێد کە یەکێکە لە شەیدەکانی حەفدەی شوبات و ئاوێزان یەکەین لەگەڵ وتاری داکۆکە ئەوان بە دڵی شکاوەوە ئەمە تعبیرە لە دڵی شکاوی شەیدانی حەفدەی شوبات کە لە پۆستێکی کورتی مامۆستا سازگار راوێنەکراوە کە دەڵێ لە 11 ساڵ یادی شەید ئومێد شەهیدی خۆپیشاندانەکانی حەفدەی شوباتە پەیامم بۆ حیزبە بەناو ئۆپۆزیسیۆنەکان ڕاستە حیزبەکانی دەسەڵات بەرپرسی یەکەمن لە ڕژانی خوێنی ئەم گەنجانە هەروەها حیزبە ئۆپۆزیسیۆنەکانیش بەرپرسیارن لە بە ئەنجام نەگەیاندنی کۆی کەیسەکان بەرامبەر بە بەرژەوەندیە تایبەتەکانی خۆیان و بەڵێنە درۆینەکانیان و گۆڕینی ژیانی خۆیان گۆڕینی ژیانی کۆمەڵە کەسانێک و هەروەها فرۆشتنی خوێنی شەیدان لە بەرامبەر پۆست و پارە و سەفەقات نەیانتوانی لەو ماوەیەدا کە لە دەسەڵات بەشدار بوون کەیسی ئەم شەیدانە بگەێنە کۆتا و ئەنجام بۆیە پێم وایە پێویستە حیزبە ئۆپۆزیسیۆنەکان داوای لێبوردن لە خانەوادەی شەیدان و برینداران و دەنگی ناڕازی شەقام و کۆی خەڵکی کوردستان بکەن. بەڕێزان لەم کاتەتا کە ئێمە یادی حەفدەی شوباتەکەینەوە ناکرێ باسی درێژبوونەوەی حەفدەی شوبات نەکەین لە خۆپیشاندانەکانی مامۆسایانە ناکرێ باسی ئەوە نەکەین کە 10 ساڵی ڕێکە مامۆسایان داواکاریەکانیان ئەدەن بە گوێی دەسەڵاتی کوردیدا بەڵام ئەوان جگە لە دەستی بەدەستی پێکردن و کات کوشتن و گرەوکردن لەسەرمان و بوونی مامۆسایان هیچ وڵامێکی مقنعیان بۆ مامۆسایان پێ نەبووە داواکاریەکانی مامۆسایانیان جێبەجێ نەکردووە ئەمە دیسانەوە شکستێکی تر سەرکوتکاریەکی ترە کە دەسەڵاتی یەکێتی و پارتی ئەنجامێدەن بەرامبەر بە خەڵکی کوردستان. کەناڵی BK4 کەناڵێک بۆ سەرجەم چین و توێژەکانی کۆمەلگا BK4